بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەنای خۆی بەخشندە و میرەبان بینەرانی خۆشەویست، سڵاوتان لەبێت. جارێکی دیکە لە بەرنامەی تەندروستی هاتمەوە خزمەتان. ئەم شەو ڕاستەوخۆ لە بەرنامەی تەندروستی باز لە قەڵەوی دەکەین، بزانین ئایا قەڵەوی بۆچی لە ئێستاە زیادی کردووە و هۆکارەکانی قەڵەوی بەگشتی چین کە دەوترێ کەسێک قەڵەوە چ کاتێ دەوترێت قەڵەوە، ئایا بە پێی کێشە یاخود بە پێی حەجم و شێوەیەتی کە دەرەکەوێ. هەروەها بزانین زیان و کاریگەریەکانی قەڵەوی چییە بەگشتی لەسەر تەندروستیمان، بە تایبەت لەسەر هەندێک لە نەخۆشیەکانی دیکە. پاشان ڕێگا زانستیەکانی دابەزاندنی کێش یاخود با بڵێن کەسێک کە بۆی دەرەکەوێت قەڵەوە کێشی زیاد لە پێویستە ناتەندروستە ئەبێ بە لە چیەوە دەست پێ بکات. ئەو ڕێگایانە چین کە پێویستە بەکاری بێنێ بۆ ئەوەی کێشی ئاسایی بێتەوە، تەندروستی جێگیر بێتەوە. لە هەمان کاتدا باسێک لە سیستەمی کیتۆ دەکەین کە لە ئێستادا گرنگێکی زۆری پێدەدرێت، بزانین ئایا ئەم ڕێگەی لە ڕووی زانستیەوە چۆنە و سوود و زیانەکانی چییە. بە میوانداری بەڕێز دکتۆر داهات جەمال حەوێزی، پزیشکی پسپۆڕی نەخۆشیە هەناویەکان. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس، مەمنون. هێشتان ساغ بێ. سەلامەت بی کاک دکتۆر. سەرەتا پێشەوەی بڕۆمە ناو بەرنامەکەمان کە باسکردنە لە قەڵەوی بەگشتی لەگەڵ سیستەمی کیتۆ بە حکمیەوەی جەنابەت بەڕێوەبەری نەخۆشخانەی جمهوری لە سلێمانیوە لەم دواییانەدا تەرخان کرابوو تا ڕادێک بۆ کۆڕۆنا وەکەی ساتی کۆڕۆنای تێدا داغڵە بوو. ئەمەیە بپرسم وەک هەواڵێک بە کورتی دۆخی کۆڕۆنا و ئەوەی ئێستا پێی دەڵێن کۆڕۆنای گۆڕاو چۆنە و مەترسی لە چه ئاستێکدایە، توانین بڵێن وەکو ساڵی پار مەترسی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. خۆی ئێستا ئەو کۆڕۆنایی کە بڵاو بۆ تۆ لە هەرێمی کوردستان تەسەوڕەکەین بەشێکی زۆری کۆڕۆنای گۆڕاو بێ لەبەربی نیشانەکانیان تۆزێک جیاواز ئێمە ڕۆژانە ئەیانبینی لە نەخۆشخانەکان. ئەوەیە کە پێشتر حاڵەتەکانی پێشتر بۆن ئەگەر نەخۆشێک بەس بە سکچون و ڕشانەوە هاتووە بە سکچون و ڕشانەوەی ئەبوو، ئەگەر هەناسەتونی کۆکەی هەبووە نەبوو بە سکچون و ڕشانەوە. بەڵام ئێستا ئەوەی کە ئەبینین نیشانەکان تێکەڵ، ینی نەخۆشی وایە لە سەرەتا بە سکچون و ڕشانەوە هەیە، دوای 2 ڕۆژ ئۆکسیژنەکەی دابەزێ یان تووشی هەوکردنی سەختی سیەکانە بێت. بۆیە بەپێی ئەوەی کە تۆزێک نیشانەکانی گۆڕاو یان ئەوانەی کە عایلە بەیەکەوە بە خانەوادەیەک بە 5-6 کەسن بەیەکەوە داخەڵ بن لە نەخۆشخانە، ئەو دوو حاڵەتە تۆزێک گومانی ئەوە دروستەکە کە بەشێک لەو بەشێکی زۆری ئەو نەخۆشانی کە ئێستا هەن نەخۆشی کۆڕۆنای گۆڕاون. تا ئێستا شکر حاڵەتەکان زۆر خراپ نین، بەڵام داخڵبوون و نەخۆشی تازە زیایی کردووە. بەس پێشەوەی بچینە سەر بابەتەکەی خۆمان کە بابەتی قەڵەوەیە، من ئەمێ بەس ئاماژە بۆ بکەم ئێستا خەڵکی زۆر گەنج ئەبینین کە داخڵ لە نەخۆشخانەکان بەداخەوە بەشێکی زۆریان تەشخیصکردن واتە پشکنین و چارەسەرکردنەکانیان دوا خستووە. پێویستە ئەو کەسانەی کە بەڕاستی و کەسانی کە نیشانیان هەیە، کەسانی کە ئەو کەسانی کە هەناسەتونی کۆکەیان هەیە زوو پشکنین بکەن پێشەوەی کە حاڵەتەکانە زۆر لێ سەخت بکە. زۆر باشە کاک دکتۆر. ئەو کەی ساتانە کە ئێوە بە نیشانەکان گومانەکەن کۆڕۆنای گۆڕاو بێ، ئایا هەمویان پێویستەکە پشکنینی تاقیگەیی ئەوەی کە جای دەکاتەوە بۆ نمونە کۆڕۆنای نوێ یاخود شتیوا بەردەست هەیە لێرە و ئاسانکاریە هەیە؟ ئەو پشکنینایی کە بە بسمانی زیاتر پشکنینی هەوکردنە CRP لەگەڵ پشکنینی خستی خوێن دیدامەر یان پشکنینی ڕێژەی خۆڕۆکە سیپیەکان لە خوێنە کە دەلالەتە لە بەرگری لە شیکەسەکە، ئەو کەسانی کە بە سەختی نەخۆشەکە گریان ڕێژەی ئۆکسیژنیان داوازێ یان لە زووتایەکان لە 4 ڕۆژ زیاتر ئەخانێت یاخود نەخۆشی درێژ خانێن هەیە، ئەگە تەنانەت گەنجیش بن پێویستەکە پشکنین بکەن چکە و کاتە پێویستەکە چارەسەری بە قوتر بەکاربێن و هەندێک چارەسەریشیە لە هەفتەی یەکەمە بەکارنێت، لە هەفتەی دووەمە هیچ سوودێکی نابێت. زۆر باشە دکتۆر داهات. بە ئەمەش بپرسم بەڕای شخصی خۆت لەم بەهار و نەورۆزەیە کە هەمومان نەزانین بەهۆی ئەوەی چەند بۆنەیەکی تێدایە ڕەنگە قەرەباڵغی و کۆبوونەوەی کۆمەڵایەتی زۆر بێتەوە، ڕای شخصی خۆت چی؟ ئایا بەڕای تۆ کەرەنتین و دووبارە قەدەغی هاتوچۆ ئەم بابەتانە پێویستە بێتەوە یاخود نا؟ من پێم خۆشەوە پرسیارەکە بەڕاستی من و کوڕی شخصی خۆم پاریش تەنجار لە باسی ئەوم کردووە. من قەت لەگەڵ کەرەنتینە نیم، چکە تەسەوڕ ناکەم کەرەنتینە چارەسەری کێشەکان بکە و چارەسەری ڕێگری بکە لەوەی کە ژمارەکان زیادکە و شتێکی عەمەلیش نییە کەوێتە کەرەنتین لەسەر حسابی بژێوی خەڵکە. من پێشەوەی باسی کەرەنتینە بکەین با زیاتر خەڵک هۆشیار بکەینەوە کە چ کاتێک پێویستەکە پشکنین بکەن، چ کاتێک پێویستەکە سەردانی نەخۆشخانەکان بکەن، چ کاتێک پێویستەکە چارەسەر وەرگرن. ئەگەر نا کەرەنتینە نەپێویستە بە تەسەوری خۆشم نەجارێکی تریش دووبار ئەبێتەوە، بەڵام من پێشبینی ئەەکەم دوای نەورۆز حاڵەتەکان زیاد کاتەوە و حاڵەتی داخڵبوون لە نەخۆشخانەکان زیاد کاتەوە. بەڵام ئینشاڵڵا بەپێی ئەوەی کە ئێمە هەمووەکو لایەنی تەندروستی هەمووەکو خەڵکیش کە ئەزمونێکی کەممان هەیە لەگەڵ کۆڕۆنا
ئینشاڵڵا ناگەینەوەی کە وەکو پار لێ بێتەوە کە حاڵە زۆر زیاد کاتەوە فریای نەخۆشخانەکان دەکەین ئینشاڵڵا توانین چارەسەری حاڵەتەکان بکەین پشت بەخوا بتوانین زاڵی بەسەر کۆڕۆنا. زۆر باشە بۆ هیوای کە مەترسێکی ئەو توێ نەبێت. ئینشاڵڵا زۆر باشە کاک دوکتۆر با بڕۆینە سەر باسەکەی خۆمان کە قەڵەوی و سیستەمێکی تۆیە. سەردەمی پێشووتر لە نەوەتەکان و سەرەتای 2000ەکانی تا ڕادەیەک وەگەوترا قەڵەوی پۆز بووە کەسی قەڵەو کەم بووە یعنی ئەگەر لە گەڕەکێک بگەڕایتایە کەسێک دوانت ئەبینیەوە و کاتیش پۆز بۆ وەک ئەڵێ جلی کوردی هەر بۆ قەڵەوی جوان ینی قەڵەو بیت جلی کوردی لێ دێ بەڵام لە ئێستاە وەک دەبینین قەڵەوی وای لێ هاتووە هەم زیادی کردووە هەم کەسانێکی زۆر بە دوای ئەوەدان وەک چۆن جاران خەڵک بە دوای ئەوە بوو بەڕێگەی زانستی و نازانستی هەوڵێدا خۆی قەڵەو بکات. ئێستا لە سەردەمی نوێدا بەتابەت لە وڵاتی خۆمان کە ڕەنگە گەشە سندن لە کوردستانە لە چاو وڵاتانی دیکە دواکەوت بێ کە تا ئێستاش پێم وابێ بە دیڤلۆپینگ کەنتری ناسراوە. ئێستا کە تا ڕادەیەک ئاسانکاری بۆ ژیان هاتوو بۆی تەکنۆلۆژیا و کۆمەڵی بابەتی دیکەوە قەڵەوی زیادی کردووە کەسانێکی زۆر بەدەست ئەم گرفتەوە ئەناڵێنن و بە دوای ڕێگای دروستە ئاگەڕێن بۆی خۆیان دابەزێن. جەنابەت ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە کە بەم شێوەیە لە ماوەی 20 ساڵا بەم شێوەیە قەڵەوی زیادی کردووە؟ بەڵێ خۆی ڕاستی ئێستا چونکە ئێمەش پێویترێ بووین چونێتە ناو سەردەمی ئیندەستریەلایزیشن واتە بە شارستانی بوون ژیانی ئەولەمە زیایی کردووە بەکارهێنانی تەکنۆلۆژیا زۆر زیایی کردووە هەروەها وای لێ هاتووە کە خەڵک کەمتر بڵێن پیادە ڕەوی ئەکا کەمتر ڕۆشتن و جوڵەی هەیە ئەنی هۆکاری زۆر هەیە بۆ قەڵەوی ئێستا قەڵەوی ناوێنراوە نەخۆشی سەردەم نەک تەنها نەخۆشی ئێستا بۆ بە کۆن نیشانەیەواتە کۆن نەخۆشی ینی ئمە حاڵەتێکمان پێوترێت نەخۆشی کە ئەوەیە کەسەکە بۆ منە غودەی لەگەڵایە حاڵەتێکمانە پێوترێت کۆن نیشانی یاخود کۆن نەخۆشی کە ئەوەیە نەخۆشەکە یەک نەخۆشی نیە 5-6 نەخۆشی لە کەسەکە کۆبتەوە کۆمەڵێک نەخۆشی تیا کۆبتەوە بۆ منە قەڵەوی ئێستا ناوێنراوە کۆن نیشانی یاخود کۆن نەخۆشی یاخود نەخۆشی شەکرە پێوترێت کۆن نیشانە چکەمان یەک نەخۆشی نین سەیران کردووە کە تێبینی ئەویان کردووە کە تەسیرە کاتە کاریگەری هەیە لەسەر زۆربەی ئەندامەکانی لەش قەڵەویش بە هەمان شێوە بریتە لە کۆن نیشانە کە ناوێنراوە نەخۆشی سەردەم ئەویش لەگەڵ بەرزبوونەوەی تەکنۆلۆژیا و لەگەڵ ئەوەی کە خەڵک زیاتر ڕووکی کوڕی کردوتە بەکارهێنانی تەکنۆلۆژیا لەوەی کە سیارە زۆر بەکارێت هۆکارەکانی گواستنەوە زۆر بەکارێت بۆ لە لە بینە زۆربەی بینایەکان مەسعەدی تایە واتە بەرزکەرەوەی تایە کە خەڵک قادرمە بەکار ناهێنێ پەیژە بەکار ناهێنێ بۆ لە ماڵ و دانیشتون لە ماڵ و لە جاتیەوەی بۆ منە هەستێت تەلەڤیزیۆنەکە بگۆڕێ بە کۆنتترۆل ئەیگۆڕێ سپلێتەکە بە کۆنتترۆل ئەگۆڕێ تەنانەت دوای لە هاتۆ پەردەکەش بە کۆنتترۆل ئەگۆڕێ ینی هیچ جوڵەیەک لە ماڵ و نەماوە ئەم نەجوڵانە هۆکارێکی زۆر کاریگەرە بۆ دروستبوونی قەڵەوی دوم هۆکار بۆ قەڵەوی کە لەسەر ئاسی جیهانە قەڵەوی زیادی کردووە بریتە لە خواردنی ناتەندروست جاران خەڵک کە خواردنی ئەخوارد ئەجوڵایەوە حڕەکەی هەبوو جوڵەی هەبوو ینی سەرفی ئەکرد ئەو وزەی کە وەری ئەگر سەرفی ئەکردەوە بەڵام ئێستا بەداخەوە ئەگە بڕێکی زۆر کەمیش بخورێت سەرف نابێت ئەوە وای لێ هاتووە کە وردە ئەو وزەی کە وەری ئەگرین کۆبێتەوە خواردنی ناتەندروست تەنها لە بڕەکەیان نییە خواردنی ناتەندروست لە جۆری خواردنەکەیە بۆ من ئێستا وەجباتی سەریع زۆر زیایی کردو فاست فود لە فە و بابەتەکانی کەمە ئەگە کەسێک بڕێکی کەمیش بخوات بەڵام وزەیەکی زۆری تایە یان شەکرێکی زۆری تایە تاوزەیەکی زۆری تایە کالۆریەکی زۆری تیاوای لێبێ بێتە هۆی قەڵەوی هۆکاری تریش هەیە بە قەڵەوی تەنها بریتی نییە لە تەنها لە نەجوڵانەوە و لە خواردن هەنێ نەخۆشیشمان هەبێتە خۆی قەڵەوی بۆ نەخۆشە هۆرمۆنیەکان بە تایبەتی غودەی تەمەڵ سزبوونی غوددا هەروە نەخۆشی کوشین سیندرام کە بریتە لە کۆبوونەوەی بڕێکی زۆر لە ڕژێنی سەر گورچیلە هەروەها هەندێک حاڵەتی ترشەیە کە پەیوەندی بە ژێرمێشکێن ڕژێنەوە هەیە پیتوتەری گلاند هەروەها حاڵەتی تر هەیە پەیوەندی بە نەخۆشی دەرونیەوە هەیە یاخود بریتە پەیوەندی لە بە کاریگەری دەرمانەکانەوە هەیە ئەمانەش هەموو هەبێتە هۆی قەڵەوی واتە قەڵەوی جارواشەی خۆی نەخۆشیە جاروێشەی هۆکاری نەخۆشیە زۆر باشە کاک دکتۆر ئەگەر لەسەرم خاڵی کۆتایی بۆستین ئەوەی کە بە کاریگەری نەخۆشیە کەسەکە قەڵەوە بێ عادەتەن ئەمە ناتوانین بڵێن واجیا ئاکرێتەوە کە هۆکارەکانی دیکە نییە کە دوای توشبوون بە نەخۆشیەکە ئەم کەسە قەڵەوە بێ کە ڕەنگە لە سەرەتاوە نەبووی بێ بەڵام کەسانێکمان هەر لە منداڵیەوە قەڵەون کە ئەمەش ڕەنگە هۆکارێکی دیکە بێ لە قەڵەوی کە بریتێ بێ لە بۆ ماوەیی بەڵێ هۆکاری قەڵەوی لە مناڵانە هۆکاری زۆرە جارواشەیە پەیوەندی بە جیناتەوە هەیە واتە پەیوەندی بە DNA یاخود پەیوەندی بە بۆ هێڵەکانەوە هەیە پەیوەندی بۆ ویراسەوە هەیە ئەم ویراسەیە لەوانەیە باوک و دایکی کەس مناڵەکە قەڵەو بن ئەو DNA کە هەڵگری بۆ هێڵی قەڵەوبوونە ئەیگوازێتەوە مناڵەکانی جارواشەیە پەیوەندی بە چاولێکەری و لاساییکردنەوە هەیە ینی بۆ مناڵەکە سەیرەکە
دایک بۆنە باوکی خواردنی زۆرە خوا یان خواردنی ناتەندروست ئەخوا ئەویش بە هەمان شێوە خواردنی ناتەندروست ئەخوا قەڵەوە بێت یان سەیرەکە دایکی بۆ نمونە بە هیچ شێوێ وەرزش ناکە ناجوڵێتەوە ئەمیش سەیری ئەوانەکە وردەوردە قەڵەوە بێتکەواتە جار واشەیە تێکەڵێکە ینی هەمووی کە ویراسیە چەندوەکارێکی مڵتی فاکتۆریەڵە هەندی جاری شێن نەخۆشی بەڕاستی هەموو جارێک پەیوەندی بە خواردنەوە نیوەکو باسمان کرد هەندێک لە هۆکارەکانی قەڵەوی لە مناڵانە بۆ نمونە غودەی تەمڵە غودەی سیست کە غودەکەی ئیش ناکە قەڵەو بێ یاخود زیادبوونی هۆرمۆنی گەشە کە بێتر ئەگرۆمیگالی ئەمەش حاڵەتێکە کە لە بەهۆی نەخۆشیەوە دروستە بێ لەوانەیە جار باشە بێتەوە ئەوەی کە گاڵتە بە مناڵەکە بکەن بڵێن تۆ قەڵەوی تۆ ناجوڵیتەوە تۆ خواردنیش ناخۆیار قەڵەوە بی ئاویژە خۆی تۆ قەڵەوە بی سیرەکەی هۆکارێکی نەخۆشی هەیە خۆگەر زوو دەستنیشانی حاڵەتە بکرێت زوو چارەسەری بکرێت ئەو کاتە ماکەکانی قەڵەوی دروست نابێت کە لە ئەخیرادینە سەریکە ماکانی قەڵەوی چین زۆر باشە دکتۆر داهات پرسیارێ زۆر ئەکرێت بۆ نمونە کەسانێک بەدەست قەڵەویەوە ئەناڵێنن ئەڵێ هەرچی ئەەکەین کێشماندا نابەزێ خۆمان لە خواردنەگرینەوە وەرزشەکەین بەڵام کەسانێکی دیکە لە بەرامبەریان ئەمە زۆرە بیستینێمە ڕۆژانە خۆداگەداری ئەڵێ ئەمە هەرچی ئەەکەین کێشمان زیاد ناکەواتەوە بەردەوامی لاوازن کێشیان زیاد ناکە ئەمە کۆمنتی زانستی چیە بۆ ئەم بابەتە خۆی ماگەر باسی قەڵەوی بکەین ئەوێ بزانی پێناسی قەڵەوی چییە قەڵەوی چەند جۆرێکمان هەیە هەندێک جار هەیە کەسەکە بەس بە تەنیا ورگی زلە ئەمە پێوترێت سنترال ئۆبێزیتی یعنی کەسەکە وەکو بارستایی لەشی هەمووی قەڵەو نییە یان بارستایی لەشی هەمووی زۆر نییە تەنها ورگی زلە کەمەش تازە بەیەکێک بە یەکێک لە کارکتەر یەکێک لە سیفاتەکانی قەڵەوی دانری یەکێک لە نیشانەکانی میتابۆلیک سیندرۆم واتە ئەو کۆنیشانی کە زیندە چالاکیەکانی لەش تێگەچێ بریتێ لەوەی کە کەمەری بۆ کەمەری ئەو کەسە کەمەری زۆر بێ بۆن لە پیاوان نابێت لە 103 سانتیمەتر زیاتر بێ لە ئافرەتان نابێت لە 94 سانتیمەتر زیاتر لەو حاڵەتانەگە زۆر زیاتر بێ و نیشانەی ئەوەیە کە کەسەکە قەڵەوی ورگی هەیە کە ورگی زە ئەوە پێوترێت سنترال ئۆبێزیتی ئەمەش بە شێوازێک لە شێوازەکانی قەڵەوی دانرێت بەڵام قەڵەوی بە شێوازێکی گشتی بەس بە تەنیا کێشی کەسەکە حساب ناکرێت شتێکمانی پێترێت بەدی ماس ئیندێکس واتە BMI واتە پێوترێت بارستایی کێشی لەش یعنی لەگەڵ کێشی کەسەکە وەرەگیرێت لەگەڵ باڵای کەسەکە ئەپێورێت کێش و باڵای بێکۆکۆکرێت بۆ چکە بۆ نمونە ئەگەر کەسێک باڵای 140 سانتیمێ بۆ نمونە ئەگەر 50 کیلۆ بێ فەرقی زۆر لەوەی کەسێک باڵای 180 سانتیمەتر بێ و هەمان تەمەن بێ و بۆ نمونە 50 کیلۆ بێ کاتە فەرقی بەراوردە بە باڵاکەی بە باڵاکەی بەراوردە چونکە ئەو کێشە زۆرە دابش ئەبێ بەسەر باڵای کەسەکە بەسەر ڕوبەری لەشی ئەو کەسە بۆیە ئەبێ لەگەڵ هەموو کات ئێستا بەس بە تەنیا کێش حساب ناکرێت لە زانستی تەندروستیە لە زانستی پزیشکیە بەس بە تەنیا کێشەکە حساب ناکە ئەبێ کەسەکە باڵاشی بۆ حساب بکرێت کە بێتە بەدی ماس ئیندێکس واتە باڵای کەسەکە وەرەگرن بە مەتر دووجا یعنی کەڕەتی خۆیەکەنەوە ژمارەیەک دەرەچێت ئەو ژمارە دانێن دوای کێشی لەشی کەسەکە ئەهێنن دابەشی ئەو ژمارەیەکە یعنی بۆ نمونە ئەگەر نەخۆشێک کێشەکەی 70 کیلۆ بێت باڵاشی 170 سانتیمەتر بێ باڵاکە ئەڵێن 1.7 کەڕەت 1.7 ژمارەیەک دەرەچێت ئەو کێشە دابەشی ئەو ژمارەیەکەی بۆ نمونە بەدی ماس ئیندێکسەکەی بۆ نمونە 23 دەرەچێت طبیعی بەدی ماس ئیندێکس 18 بۆ 24 ئاساییە 18 بۆ 24 ئەگەر لە 24.5 یان هەندێک پێوەەر ئەڵێن ئەگەر لە 25 زیاتر بێ ئەوە پێوترێ کێشی زۆر پێی ناوترێ قەڵەوی پێوترێ کێشی زۆر و ئەگەر لە 30 زیاتر بێ پێوترێ قەڵەوی ئەگەر لە 35 زیاتر بێ ئەو کاتە پێوترێ زۆر قەڵەوی پێوترێ مۆربید ئۆبێزیتی طبعاً چارەسەرکردنی ئەم حاڵەتانە لەگەڵ ئەو کەسی ئەگەر نەخۆشی درێژخانی بە بۆنە کەسەکە شەکری هەبێ زەختی هەبێ ئەگۆڕێ واتە پێوەری ئاسایی بەدی ماس ئیندێکس برێتێ لە 18 بۆ 24 ئەگەر لە 24 زیاتر بێ ئاسایی نییە ئەگەر لە 30 زیاتر بێ قەڵەویە ئەگەر لە 35 زیاتر بێ ئەوە پێوترێ زۆر قەڵەوی مۆربید ئۆبێزیتی مۆربید هەڵبەستی و کاتە چارەسەری تایبەتی خۆی خۆ ئەگەر لە 18 کەمتر بێ ئەوە پێوترێ لاواز بوون بۆیە بەپی هەندە کەسە ئەڵێ من زەعیفم بەڵام سەیرێکی کێش و باڵای سەیرێکی طبیعیە بە زەعیف بۆ حساب ناکرێ یان کەسێک ئەڵێ هەز دەکەم قەڵەوم بە سەیرێکی بۆ نمونە باڵای بەرزە کە باڵای بەرز و کێشی تۆزێ زۆر بێ بە قەڵەوی حساب ناکرێت بۆیە بێ بەدی ماس ئیندێکس حساب بکرێ چارەسەرەکەش لەسەر ئەو بەندە ئەوەشمان بیر نەچێ شەر نییە بەڵێن یەکێک بۆ نمونە ئەڵێ من زەعیفم بۆ قەڵەو نابم ئەوش خۆی لەوانەیە نەخۆشی بێت یەک لە نەخۆشیەکان خۆ دەزانی غودەی سام یاخود نەخۆشی شەکرە یاخود شێرپەنجەکان یاخود جۆگەی هەرز کە ڕەنگە جۆگەی هەرزیان بە تایبەتی نەخۆشی گەنم و
نەخۆشی هەوکردنی درێژخانی ڕێخۆڵەکان و ئەمانە وای دەکە کە نەخۆشەکە کێشی لەشی زیاد نەکە پرۆتین زۆر فرێدا کاتە بۆ چۆن قڵەوی خۆی لە خۆیان نەخۆشیە زەعیفیش ئەگەر لاوازێکی ئاسایی نەبێ ئەوش خۆی لە خۆیان نەخۆشی پێویستی بە پشکنین هەیە. زۆر باشە دکتۆر داهات کەواتە ئەومان بۆ ڕوون بوویەوە هەر کەسێک کە دڵنیانیە لە تەندروستی کێشی خۆی چ بە قەڵەوی بە یاخود بە لاوازی سەرەتا پێویستە بە پێوی یاسا تایبەتە پزیشکی کە پێ دەوترێت BMI بۆی حساب بکرێ کە گرنگی بە باڵاشیەدا بزانرێ ئایا لاوازە نۆرماڵە یاخود کێشی زیادە قەڵەوە یاخود زۆر قەڵەوە بە شوێی نەخۆشی پاشان بەپێی ئەوە لەگەڵ تەمەن و نەخۆشەکانی دیکەی وەک جەنابەت باست کرد بە بەراورد بە هەمووی ئەو کاتە بڕیاری چارەسەرکردن یاخود ڕێگای بۆ دانرێ بۆ لاواز بوون بەڵام ئێمە پێش ئەوەی بڕۆینە سەر لاواز بوون بزانین هەر کەسێکە قەڵەوە چۆن بە ڕێگەی زانستی خۆی دابەزێنێ و پاشان باسکی تۆ بکەین پێم خۆشە باسێک لە زیانەکان یاخود کاریگەریەکانی قەڵەوی بکەین باشە ئێمە واماندانا ئێمە قەڵەوین ڕەنگە جوان نەبێت وەکو جوانی وەکو بڵێن کەسێ حەز بکات شکلی جوان بێ بەڵام ئەگەر من شکڵەکەم قبول کرد بەلامەوە ئاسایی بوو ئایا زیانی دیکەی هەیە کەم وا بکە لە من هەوڵ بدەم ئەو قەڵەوێ چارەسەر بکەم وەکەوەی باسمان کردی جار وایە قەڵەوی بە عائیلە هەموو کەسەکان قەڵەون دایک و باوک و مناڵەکان و هەمی قەڵەوە ئەوە چۆن ئەڵێ شتێکی ئاسایی لێتەوە لە ناو خەڵکەکەیە بەڵام ئەمەش هەر ئاساییە چکە نەخۆشیە وەکوە چۆن بڵێن هەمویان نەخۆشی شەکریان هەبێ خۆویش هەر نەخۆشیە بۆ نییە کە بۆ منە هەمویان نیشانەیەکیان هەیە هەر بە نەخۆشی حساب بکرێت یان بۆن ئەو کەسانی کە قەڵەون جا ئەگەر شکڵیان جوامیان شکڵیان ناشرین بێ ئەو بە نەخۆشی حساب بکرێت بە چارەسەر وەرگێن لەبەرچی لەبەرەوەی زیانی قەڵەوی تەنها لەبەر ئەوە نییە کە شغڵ کەسەکە تێک بە ئەگەر کەسەکە هەست بە نیشانەش نەکە قەڵەوی ئەبێتە هۆی بەرزکردنەوەی فشاری خوێنە بێتە هۆی زەخت بێتە هۆی بەرزبوونەوەی شەکری خوێنە بێتە هۆی نەخۆش شەکرە ئەبێتە هۆی هەناسەتونی ئەبێتە هۆی بەرزبوونی چوریەکان ئەبێتە هۆی ڕقبوونی دەمارەکانی دڵ و جیرانی دەمارەکانی دڵ و تەسبوونی دەمارەکانی دڵ و مێشک و خوێنبەرەکانی قاچ ئەبێتە هۆی سەوفانی ئەژنۆکان ئەبێتە هۆی تێکچوونی هۆرمۆنات بە تایبەتی لە پیاوان لەوانێ بێتە هۆی نەزۆچی لە ژنان لەوانێ بێتە هۆی کیسی سەرهێڵکەدان و لەوانێ بێتە هۆی تێکچوونی هۆرمۆنی ژنانە و لەوانێ بێتە هۆی کە ئافرەتەکە بۆ نمونە تووکی دەموچاوی زیادکە لەوانێ بێت هۆی ئافرەتەکە نەتوانێ مناڵ بخاتەوە بێتە هۆی کە جگە لەوەش جگە لە زیانە جەستەیەکان هەروە قەڵەوی ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی نەخۆشی دەرونی یەکێک لە هۆکارە گرنگەکانی خەمۆچی و دڵە ڕاوچێ بریتە لە قەڵەوی وایە سێرەکەی بۆ منە یەک لە خەمۆچی هەیە تەنها لە بەرەوەی کە کێشی لەشی ئاساینێ لە بەرەوەی کە قەڵەوە لە بەرەوەی کە خۆی کێشی لەشی خۆی بەدڵ نییە ئەم حاڵەتەش ئەبێت چارەسەر بکات زۆر پێچەوانەکەش ڕەنگە ڕاست بێ من کەسانێک بۆی خەمۆکیەوە زۆر نانەخۆنیانەوە قەرەبووی ئەو خەمو خەفەتیان بکەنەوە بێت هۆی قەڵەوی وانە بیزەبت ئەوانش خۆ یەک لە هۆکارەکانی قەڵەویش بریتە نەخۆشی دەرونیەکان چکە ئەو کەسانێک کە نەخۆشی دەرونیان هەیە لەوانەیە زۆر خوب بدەن بە خواردن بیانەوێ ئەو کاتە فەراغی کە هەیەە بە خواردن تێپەڕێنن خۆر زۆر خواردن ئەخۆن قەڵەوە بنیان ئەو بڵێ فەراغ عاتفی کە هەیەە ئەو بۆ شایە سۆزداری کە هەیەە بە خواردن ئەیان و تەعویزکەن ئەوش بێتەوەی قەڵەوی و یەک لە کاریگەری لاوەچەکانی دەرمانی دژە خەمۆچیەکان قەڵەوی دروستەکە چونکە دەرمانی دژە خەمۆچیەکان کەسەکان هێور ئەکاتەوە خاویان ئەکاتەوە سستیان ئەکا وانیەکە کە زۆر بخەون وانە شتیان خواردنیان نەکرێتەوە ئەمەش ئەبێتە هۆی قەڵەوی کاتێک لە هۆکارەکانی قەڵەوی بریتە لە خەمۆچی بریتە لە دەرمانەکانی دژە خەمۆچی بۆیە زیانەکانی قەڵەوی تەنها بۆ نییە کە نەخۆشەکە تووشی زیانە جستەیەکان بێ هەروە تووشی زیانە دەرونیەکانیژ بێتەوەی خەمۆچی هەموو نەخۆشە دەرونیەکانی تر زۆر باشە دکتۆر داهات ئەگەر باسێک لە بەدەمەوە چوونی ئەم حاڵەتە بکەین وا دابنین کەسانی قەڵەون خۆی لە کۆمەڵگەی کوردی خۆمانە ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە من ئاماژەی پێکەمەوە زۆرینەی بەرنامە تەندروستیەکان بەڕاستی بۆ تەرخان کردووە بریتی نییە لە گەیاندنی زانیاری چونکە ڕەنگە زانیاری هەر کەسێک بڕات لە ئینتەرنێت لە شوێنێک زانیاری بخوێنێتەوە بەڵکو بریتە لەوەی کە چۆن هۆشیاریان هەبێ هەم بۆ بەکارهێنانی زانیاریەکان هەم بەڕێگەی دروست ئابڕۆن بۆ نمونە من ئەوەندەی گرنگی بەوە دەم کەسێک کە غودەیەتی بزانێت سەرەتا بێ بڕات لای پزیشکێکی هەناوی ئەوەندە گرنگ نییە بەلامەوە تێ بگەێنم کە غودە چۆنە و چارەسەری چییە و یاخود با بڵین چونکە بەڕاستی لە کۆمەلگای خۆمانە بەداخەوە ڕەنگە هۆکاری زۆر بێ تا ڕادێک ئاستی هۆشیاری بەگشتی و هۆشایی تەندروستی لە ئاستێکی نزمدایە بەڕاستی جا بۆیە ئەمەوێ لێرەدا ئەوە باس بکەم کەسێک کە قەڵەوە چۆن چی بکات کە بەلاڕێدا نەڕوات دڵنیا بێتەوە لەوەی کە ئایا قەڵەوەکەی هۆکاری چییە و چۆن کێشی خۆی دابەزێنێت ئەتوانین ئەمە کورت بکەینەوە لە ڕێگاکانی دابەزاندنی کێش بەگشتی بەڵێ خۆی کەسێکە قەڵەو بێت
یەکەم جار ئەبێ ئەوە دەستنیشان بکرێت کە ئایا ئەمە قەڵەوەی بۆ هین نەخۆشیەوەیە یاخود قەڵەوەیەکە پەیوەندی بە نەخۆشیەوە نیە بۆیە پێش هەموو شتێک ئەبێ سەردانی دکتۆری باتنی بکە سەردانی دکتۆری هەناوی بکە چکۆکو باسمان کرد زۆر نەخۆشیەیە پەیوەندی بە نەخۆشی هەناویەوە هەیە وەکو غودەی تەمەڵ وەکو کوشتنی سندرەم کە ڕێژەی سەرگوچی لە زۆر دەرەدرێ وەکو زیادبوونی هۆرمۆنی گەشە کە پێتر ئەکرۆمیگالی وەکو نەخۆشی ژێرمێشکە ڕژێن و بابەتەکانی هەموو ئەو نەخۆشانە بە پشکنین دیارەکرێن تەنان دەگەر کاریگەری دەرمانی شەبێ ئەگە کاریگەری دەرمانی شەبێ دکتۆری هەناوی بە هەمان شێوەزانی کە چی دەرمانێک ئەو دەرمانێ بۆتەوەی قەڵەوی بۆ نوێ پێشتر وەکو باسی کە جاران کاتی خۆی چونکە خەڵک زۆر زەعیف بوو هەمووی خەڵک زەعیف بوو هەمووی سکیان بە پشتیان نووسا بووە زەعیف بوون ستیرۆدیان بەکارێنەوە شروبی دێکسۆنیان بەکارێنە دێکسامی سازۆن یان حەبی پرینیزۆڵێنە بەکارهێنا بۆی کێشی لەشیان زیاد کات چونکە هەمووی دەموچای قوپا بەگە سەیری ڤیدیۆ کۆنەکان بکەیتەوە زمانی ڕاپەڕینەوە هەمووی وا بوو هەمووی دەموچای قوپا بوو کاکتۆر هۆکارەوە بۆ قەنافستە ئێرە هاتوو هەروە دەرەکەت ئەوە لەو کاتەیە هەمووی هینانە حەزیانەکە قەڵەو بن چونکە ئەو کاتە قەڵەو بوون مەرخوب بوو هەمووی چونکە هەموو زەعیف بوو ئێستا خەڵک بەعکسەوێ ئەوێ خۆی زەعیفکە لە بەروی کە هەمووی قەڵەو بووە بۆیە ئەبێ یەکەم جار بزانین نەخۆش زۆر گرنگە وەکو جەنابەت باس کرد بزانین چۆن ئەچێ بۆ لای چ دکتۆرێک بۆ نمونە ئەگەر نەخۆشی ڕێخۆڵە کوێری هەبێ پێویست ناکە بچێ بۆ لای دکتۆری باتنی پێویستەکە بچێ بۆ لای دکتۆری نەشتەرگەری بۆ نەخۆشە بەردی زراوی هەیە پێویست ناکە من بیبینم وەکو دکتۆری باتنی بەردی زراوی پەیوەندی بە دکتۆری نەشتەرگەری کاک زۆر قسەکانیشت پێ بڕم ببوورە لێرە داخڵ هاوڵاتیان بەهاڵە لە کەلیمەی باتنی یا هەناویەکە تێگەشتون کە پیان وایە کەوتە دکتۆری باتنی دکتۆر داهات دکتۆری باتنی یعنی دکتۆری سک ناوسک ئیتر بەردی زراوە بەردی گورچی لێیە بەڵام ئەمە بۆی هاوڵاتیانی خۆشەویستیش لێرەوە تێبگەن کە دەوترێن نەخۆشی پزیشکی پسپۆڕی هەناوی جەنابەت باشتر زانیواتە هەموو ئەو حاڵەتانە ئەگرێتەوە کە چارەسەرکردن بە دەرمان بەبێت تەداخلی نەشتەرگەری و برین بەدەر لە مناڵان بەدەر لە ژنان بیزەبت بەڵام ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی تا چەندێک ئەو کەسە هۆشیاری تەندروستی هەیە و تا چەندێک پزیشکانیش هۆشیاری تەندروستیان هەیە بەڕاستی شتێک هەیە لە ناو طوبە پێوترێ مێدیکال ئیتیکس واتە سلوکی طوبی یعنی بۆ تۆ نەخۆشەیە بۆ لای تۆ اختصاصی تۆ نییە تۆ ئینێری بۆ لای دکتۆری جەراح ئەمە بۆ ماسیریە پەیوەندی بە دکتۆری باڵتنیوە نییە ئەبێ بنێرە بۆ لای دکتۆری جەراح یان بۆنەوە بەردی زراوە دکتۆری جەراح ئەزانێ ئەمە پێویستی بە عەمەلیاتی یاخونە و بەعکسی شەو ڕاستە بۆنە تۆ بۆیە مە بەسم لەوەیە کە جاروان نەخۆش سەری لێ ئێشەوە لە بەروی کە نازانیم چێ بۆ لای چێ یەکەم جار بۆ باتنی بۆ مەسەلەی قەڵەوەیەکە سەردانی دکتۆری باتنیەکە دکتۆری باتنی هەموو نەخۆشەکان یەکلایە کاتەوە ئەم قەڵەوەی تۆ پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە بۆ نمونە گو باسمان کە جاری وایە بۆ نەخۆشەکە ئەڵێم چەند مانگە ڕاضە ئەەکەم دانابەزم خواردن کەمەکەم و دانابەزم سێرەکەی غودەی تەمەڵی هەیە بە یەک حەب غودەکەی چارەسەرەکرێ کێشیش دابەزێ هەموو شتەکە حەلە بێت یان بۆنە سیرێکا زۆر قەڵەوە بۆنە حەبێکی بەکارهێناوە بۆتەوەی قەڵەوی ئەو حەبەی لا ئابی بەدیرێکی تری بۆ دانی سیرەکەی کێشینەشی ئاسایی ئەبێتە کاتی یەکەم شت ئەبێ بچێ بۆ لای دکتۆری باتنی دکتۆری باتنی دوایەوێت کە تەشخیصی حاڵەتەکە ئەکات ئەڵێ قەڵەوەکەی تۆ بۆی ئەو نەخۆشیەوە یاخود هیچ نەخۆشیێک نییە ئەویش ئەتوانێت دوو شت گرێتە دەست ئەتوانێت بینێرە بۆ لای دکتۆری خۆراک پێترێن نیوتریشنیست دکتۆری تەغزیە ئێمە شکر بۆ خوا ئێستا لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی دکتۆری خۆراکی زۆر باشمان هەیە ئەم دکتۆری خۆراکان ئەتوانین سیستەمێکی خواردنی باش بۆ نەخۆشەکە دانێن لەسەر ئەم سیستەمی خواردنە بۆ نەخواردنی بۆ ڕێگەکاتەوە وای لێکا کۆ ئاماژگاری بکات چۆن خۆ پارێزی بکات چۆن خواردن بخوا چۆن هێمکە وردە کێشی لەشی ئاسایە بێتەوە ئەوش دکتۆری خۆراکەش بە هەمان شێوە ئەگە زانین بۆ نەخۆشیەکە پەیوەندی بە غودەوە هەیە پەیوەندی بە نەخۆشیی هۆرمۆنەکانی هەیە پەیوەندی بە نەخۆشی گورچیلەوە هەیە پەیوەندی بە ئەو کاتە ئەوش ئەنێرێتە بۆ لای دکتۆری باتنی دوای ئەو ئەگەر دکتۆری باتنی و دکتۆری تەغزیەوە یاخود دکتۆری خۆراک نەیانتوانین چارەسەری حاڵەتەکە بکەن ئەو کاتە لەوانەیە پێویستکان نەشتەرگەری بۆ بکرێت ئەمە دوای باسیەوەکەن ڕێگەکانی چارەسەر چۆنە و چ کاتیش پێویستەکان نەشتەرگەری بکات زۆر باشە دکتۆر داهات ئێستا ئەگەر کۆمەڵێک ڕێنمایی گشتی هەبێ کۆمەڵە ڕێنمایی زانستی باسی بکەیت کە ئەم ڕێنمایانە بێتە هۆی کێش دابەزاندن بەگشتی بەڵام ببوورە کاک زۆر پاش ناوبڕێکی کورد بەردەوام بین لە قسەکردن خۆشەویستان پاش ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان
پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکە خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان وسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بەڵێ خۆشەویستان، بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر داهات جەمال حەوێزی پزیشکی پسپۆڕی هەناوی بۆ باسکردن لە قەڵەوی و ڕێگاکانی دابەزاندنی کێش و چارەسەرکردن. کاک دکتۆر باسمان لە ڕێگاکانی دابەزاندنی کێش ئەکرد ئەگەر بزانین لە ڕووی زانستیەوە ئەوە ڕێنماییە گشتیانە چینکە ڕێگایەکی دروستن بۆ دابەزاندنی کێش. ئەگەر بەلایانی باتنی باسی بکەنیانی ئەو کەسی کە پێویستی بە نەشتەرگەری نەبێت دوو ڕێگای زۆر سەرەکی هەیە بۆ دابەزانی کێشی لێژ. یەکەم بریتە لە خواردنی تەندروست، دوم بریتە لە وەرزشکردن. خواردنی تەندروست ئەو ئەگەینە ئەو کەسە ئەو خواردنە نەخوات کە کێشی لەشی پێزیاکە. بە تایبەتی لە وڵاتی خۆمان ئێمە زۆر تەرکیزە خینە سەر برنج. ئەبێ کەسەکە برنج کەم کاتۆ چکە برنج شانسی زۆرتیە. ئەبێ نان بە چێشتەوە نەخوا، بە تایبەتی نان بە برنجەوە نەخوا یان نان بە پەتاتەوە نەخوا، چکە برنج و نان و پەتاتە هەرسێکیانی شاستن. هەروەها شیرینی نەخوات، بە تایبەتی شەکر زۆر نەکاتە چاو. عین تۆ سەیری ئەو نەکە بڵێ باشە من کەوچکێش شەکرەکەمە ناو چاوە قابلە خەڵام کە، بەڵام بە مرووی زەمان ڕۆژانە کە شتە زۆر دووبارە بێتە وردە کێشی لەشی کەسەکە زیاکە. هەروەها شیرینی دروستکراو نەخوا. ئێمە زۆر بەڕاستی خەڵکێکی نەوسین حەزمان لە پاقڵاوە و لە بیبسی و ئەو شتانی. ئەمە هەموو جارە من نەخۆش ئەڵین شتەکان بەس لە سنووری خۆی دەرنەچێت. بۆ نمونە لە جاتی بیبسی بخواتوانێت کەسەکە ماستا بخواتوانێت بۆ لە شەربەتی تەبیعی بخوا. وەڵام بیبسی و بابەتەکانی کۆلاو ئەمانە هەمویان بڕێکی زۆر لە وزیانتەیە، بڕێکی زۆر لە شەکریانتەیە، کەسەکە زۆر قەڵەوەکە جگەلەوەی کە زیانی تەندروستی تری هەیە. هەروەها کەسەکە زۆر گرینگە کە خۆی بە دوور بگرێت لە خواردنە سەریعەکان، فاست فود وەکو لەفە و وەکو بۆن هەمبەرگر و پیتزا و یعنی ئێستا مناڵ بە تایبەتی مناڵ و هەرزەکار خۆیان ناوەتە جپس و بەتاتە و ئیندۆمی و ئەمانە بڕێکی زۆر لە تاوزەیتەیە، بڕێکی زۆر لە کالوریتەیە کە وردە کەسەکە قەڵەوەکان کە هیچ پێکاتێکی خۆراکی باشییان نیە، بەس ئەتەنا زیانی هەیە. هەروە زۆر گرنگە ئەو کەسە میوەکان بخوا، بەڵام ئەو میوە زۆر شیرینیان نەخوا کە بڕێکی زۆر شەکریتەیە، وەکو ترێ و هەنجیر و کاڵک و شووتی و ئەمانە. زۆر باشە دکتۆر، لێرەدا قسەیەک زۆر باوە حەزەکەم باسی بکەین. زۆرێک لە هاوڵاتیان وا تێگەشتون میوە ئەگەرچی چەندێکی شیرین بێت لەبەرەوەی سروشتیە زیانی نییە بۆ قەڵەوی بۆ شەکرا. ئەم قسەیە خۆی پێشتر وە ئەزانرە، بەڵام ئێستا چونکە بە پێی توێژنە زانستیەکان میوە زۆر شیرینەکان چکە بڕێکی زۆر شەکریتە ئەمانیش بە هەمان شێو هەم شەکر بەرزەکەن و بە تایبەتی بۆ کەسانی کە شەکریان هەیە میوە زۆر شیرینەکان شەکر زۆر بەرزەکەن، واتە های گلاسیمیک ئیندێکسن، واتە خستی شەکرەکان زۆرە، بە تایبەتی هەنجیر و ترێ و کاڵک و شووتی و بابەتەکانی یان میوە وشکراوەکان وەکو کشمیش، مێوش، هەنجیری وشکراوە، هەرمی وشکراوە، قەیسی وشکراوە، ئەمانە بڕێکی زۆر لە شەکریانتیان، چونکە هیچ بڕێکی ئاویتیان نیە، تەنها شەکر خستەکەی تیاماوەتەوە. واتە ئەم پارێزی هەم بۆ قەڵەوی هەم بۆ شەکرش زۆر گرینگە. بە پێی توێژینە تازەکان ئەڵێ میوە باشە لە پێش ژەمی ئێواران بخورێت، پێش ژەمی ئێوارە، واتە نەخرێتە شەوان. ئێمە وا ڕاهاتووی شەوان میوە، بەڵام تازە دۆزراوە میوانەکەی هەستێ بڕوە میوەکەش بێنێجە با بڕۆی. میوە یەک لەو ئینانەیە کە شەکری زۆر تایە، وایە شەکرەکەی باشترە لە شەکری سپی، بەڵام ئەویش بە هەماشی و شەکر بەرزەکات دەبێت هۆی قەڵەوی. ئەو کەسانی کە قەڵەون بەگربیانە خوان زعیفکەن ئەبێ خوان بە دوور بگرین لە هەموو خواردنێکی دروستکراو، لە هەموو خواردنێکی لە قوتوندراو، لە هەموو شیرینێکی دروستکراو. وا زۆر زۆر گرینگە ئەو کەسانی کە بیانێ کێش لەشیان دابەزێنین سیستەمی خۆراکیان ڕێخنەوە
ژەمەکانیان ڕێکخەنەوە ئەبێ هەر سێ ژەمەکە لە کاتی خۆیان نامخۆن نەخۆش وایە ئەڵە قەڵەوم دکتۆر وڵای ئێستانی بیانیانش واز لێ هێناوە باشترین خواردن باشترین ژەم و گرنگترین ژەم بریتە لە ژەمی بیانیان بۆ چونکە ژەمی بیانیان کە کەسەکە هەڵەسێت هەر چنێک خواردن بخوات چونکە بەسەریە ئیشەکات و ئەجوڵێتەوە و حڕەکە ئەکە خوانەکە سرف ئەکات ینی پندێکی عربیشی ئەڵێ بانانی بیانانە وەکو نانی پاشا بێت بەڵام نانی ئێواران وەکو نانی فەقیر بێت واتە نانی بیانان بانانێکی تێرەپڕ بێ هەرچەنێک خواردن ئەخۆی بە تایبەتی بیانیان ئەتوانی ماس بخۆی ئەتوانی قەیماغ خۆی ئەتوانی گوێز بخۆی ئەتوانی هێلکە بخۆی ئەمانە دوای ئەوە سەرفی ئەەکەیتەوە وزەکە زۆر نامێنێتەوە لە لەشتە دووەم هۆکارکردنی بیانیان زۆر گرنگە کەسەکان بیخۆن ئەوەیە کە ئەگەر کەسێک نانی بیانیان نەخوا سێرێک لە سەعات 9 دەی بیانیا پێش نانی نیوەڕۆ شەکرەی داوازێ برسی ئەبێ سێرێکا دەستەکان نەستەلەیەکە خوا شیرینیەکە خوا ئەبێ بەسناک بۆن منە لە فێگە خوا ئەبێ بەسناک ئەمە بڕێکی زۆر وزەی تیا قەڵەویەکات هەروە نانی نێوڕان و نانی ئەوارانش لە کاتی خۆیان نان بخوات لە کاتی خۆیان نان بخوات بەڵام خۆی بە دوور بگرێت لە ژەمە درنگەکان بۆن منە لە سەعات 10 و 11 شەوە فێرە ئەڵێ سەعات 2 و 11 شە دانیشتم بۆن منە تەشتێک گوڵە بە ڕۆژە و جەرەزات و کولیچە و شەربەت و ئەمە بڕێکی زۆر زۆر وزەی تایە بەڕاستی چونکە کەسەکانیش بە سەری ئەخەون بەسەر ئیسراحەت دەکەن وای لێ کە وزەکە لە لێ شاکۆ ئەبێتەوەی قەڵەوی کە کەسەکە خۆشی هەستی پێ ناکەن دووەم ڕێگا بۆ دابەزانی کێشی لەش جگە لە خواردن بێتر لەوەی کە کەسەکە وەرزش بکە بەڕاستی وەرزشکردن باشترین چارەسەری قەڵەویە و باشترین چارەسەری زۆربەی نەخۆشەکانی تر بەڵام بە مەرجێک وەرزشکردنەکەی وەرزشکردنیەکی ڕێکوپێک و بە بەرنامە بێت ئەبێ لە هەفتەیەکە لە 3 ڕۆژ کەمتر نەبێ خۆ ئەگەر ڕۆژانە بێ باشتریشە 3 ڕۆژ هەر ڕۆژەی لە سەعاتێک کەمتر نەبێ سەعاتێک وەرزشکردن ڕۆژناڕۆژی وەرزشکردن شێوازێک بێ وەرزشکردنەکە هەموو وەرزشەکان باشە بەڕاستی وەرزشکردنەکە ڕاکردن بێت یاخود لە قاعەیەکە بەشداری بکە کە ڕۆژانە بچێت لەوێ بەپێی ئەو تەمرینانەی کە ڕاهێنەرەکە بۆی داناوە وەرزش بکە یاخود بچێتە مەلەوانی لە مەزباحێکە بەشداری بکات و مەلەوانی بکات یاخود پاسکری سواری بکات یاخود بۆنە دوو گۆڵی بکات هەر وەرزشێک بێت بەڵام وەرزشەکە ئەبێ لە سەعاتێک کەمتر نەبێ ئەبێ وەرزشەکە لە مامناوەند بۆ قورس بێت یعنی نەک شتێکی باسی بۆ دانیشی شەترەز بکەی شەترەز بە وەرزش حساب ناکە وەنیە وەرزشکردنەکە ئەبێ وزەت یاسەر بکە ئەبێ وەرزشکردنەکە بە شێوازێک بێت بەڕاستی لێدانی دڵی کەسەکە بەلانی کەمیەوە لە 100 زیاتر بێت بۆ چونکە ئێمە شتێکمان هەیە لە زانستی تەندروستیا پێ وترێ فات بێرنینگ زۆن فات بێرنینگ زۆن ئەڵێ ناوچەی توانەوەی چەوری یان سوتانی چەوری ئەم ناوچەیە کاتێک ئەو کەسە ئەچێتە ناو ئەو ناوچەیەوە کاتێک ئەو کەسە ئەتوانی ئەو ناوچەیە بەدەستبێنێت یان ئەو سوودە بەدەستبێنێت کە بێترێ سوودی توانەوەی چەوری ئەوەی ئەگەر لێدانی دڵی بەلانی کەمیەوە لە 100 زیاتر بێ ڕۆشتێکی ئاسایی ئەڵێ خۆشی وایڵی وڵات دکتۆر ریاضەکەم چۆن ریاضەکە وڵات ئەمە ڕۆژە بە پێ ئەڕم ئەخ بە پێڕۆشتنی ئاسایی باشە بەڵام بە ریاضەکردن حساب ناکرێ بە وەرزشی حساب ناکرێت قەڵەکە دابەزێنێ کێشی دابەزیان چەوری بتوانێتەوە بۆی ئەبێ ئەو تێبینە زۆر گرنگە ئەبێ لێدانی دڵی بەلانی کەم لە 100 زیاتر بێ ئەبێ کەسەکە هیلاک بێت ئەبێ کەسەکە عرەقە بکاتەوە ئەبێ کەسەکە لەو کاتەیە بەردەوامیش بێ لەسەر وەرزشکردنەکەی ئەنجا دایابەزێنێ بۆ وەرزشکردنیش ئەبێ بەردەوامێک کەسەکە لەسەری نەک بڵێ ڕۆژێک دوو ڕۆژ وەرزش بکە بڵێ وڵا دانەمەزی لەوانەیە دوای 6 مانگ بەڵام ئەو سودەی کە لە وەرزش و لەگەڵ خواردنەکەی ئەبێ ئەو دوو ڕێگە بەیەکەوە پەیڕەو بکرێت خواردنێکی تەندروست لەگەڵ وەرزشکردنێکی تەندروست ئەو کاتە وەردەوردە کەسەکە کێشی لەشی ئاسایی دابەزێت و بە شێوازێکی تەندروستیش دابەزێت چونکە هەنێک شێوازی دابەزێن کێشمان هەیە کە تەندروست نییە باسی مزافەتەکان یەکەین دوایی زۆر باشە کاک دووسۆر هەر لەسەر خواردن وەرزشکردنەکە بۆی تێنەپەڕین هەندێک ڕێگا هەیە لەناو خەڵکا زۆر باوە بە تایبەتی هەندێک قسە هەیە کە وای لێ هاتووە تەنانەت بووە بە یاسا لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ دابەزاندنی کێش هەر کە ئەڵێ قەڵەوم ئەڵێ لیمۆ بخۆ خەیار بخۆ یا لە خەیار و ماس پێکەوە بخۆ یاخود هەمانە کۆمەڵێ شت پێکەوە وەکو لیمۆ وەکو زەنجەبیل وەکو جەرجیل ئەمانە گیرا و شت هەیە دروستەکرێ یا ئەی کڕنیا خۆیان دروستیەکەن بە بڕێکی زۆر بەبێ ڕێنمایی پزیشکی وەک پێت ئەڵێم واتە لە دەرەوە بەکاری ئەهێنن بە حسابی خۆیان بۆ دابەزاندنی کێش ئەمانە ئایا لە ڕووی زانستیەوە تا چەند دروستن وە زیانی لاوەکیان نییە بەڵێ ئێمە بەڕاستی بەداخۆ خەڵکانێکی وامان هەیە کە حەزیان لە زۆر ڕێگای پێچ و پەنایەتە ئەگەن ئامانجەکانی خۆیان ینی بۆن من نەخۆشەکە بە حەبێکی خێرا بە حەبێکی بەسیط بۆ وەرزشەکەی دابازی کێشەکەی دابازیان بە ڕێنمایەکی بەسیط تەنان پێیی بە چارەسەریش نییە بەس بە ڕێنمایەکی بەسیط سێرەکار پەناباتە بەر هەنێ ڕێگەی ناتەندروست کە زیانی زۆت ئەبێ بۆ شتانی کە تۆ باسی کە بۆن منە لیمۆ و جەنجەفیل و بۆن منە هەنێ شت تێکەڵەکەن
ئەبێ بە حسابی خۆیان ئەبێ لە سەسکی بەتاڵیش بخورێ بەسکی ناشتاوە بخۆن زۆربەی کات ئەو کەسانە تووشی ئازاری مەعیدیانەکە تووشی قورحی مەعیدیانەکە یاخود تووشی نەزیفی مەعیدیانەکە یان تووشی کێشەی گورچی لە شتیانەکە ئەم حاڵەتانە وای لەکە کە نەخۆشەکە زیانی زۆر زیاتر بێت تاوی کە سوودی لێبینیەوە یان هەنێ چارەسەر بەکارێنیان دەرمان بەکارێنێ بۆنەوە دەرمانی سینیە یان نازانێت چ وڵاتی دروستکراوە تەنانە کە سەیری پێکاتەی دەرمانەکەی نازانین چیتیە چکە زۆر بابەتانەکە زۆر تا ڕادێک بازرگانین و لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێستا ئافرۆشتێ بیزەبەر لە ڕێگەی ئۆنلاین و سارەکانشان هەرزان نییە بڕۆن پێ بکەنی زۆر لە سەری ئەو دەرمانانە گرانترەکە و دەرمانە تەندروستیانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی داینەوە بۆ کێش دابەزاندن و بە شێوازیش تەندروست کەسەکە کێشی دابەزێ بۆیە ئەگەر کەسێک پێویستی بۆ بکە خۆی زەعیفکە ئەتوانێت لەژێر ڕێنمایی پزیشکێکی پسپۆر کێشی لەشی دابەزێنێ بێوی تووشی ئەوە بێ کە تووشی مزافات و چکە هەمون هەر هیچ نەخۆشێک لە نەخۆشێکی تر ناچێت و هیچ کەسێکیش لە کەسێکی تر ناچێت ئەو پەیڕەوی خواردنەی کە بۆ ئەو کەسە گونجاو بۆ یەکێکی تر گونجاو نییە ئەو دەرمانەی کە بۆ ئەم کەسە ئیسفادە هەیە بۆ لەوانەیە یەکێکی تر زیانی هەبێ بەپێی ئەو نیشانی ئەو کەسەی کە هەیەی بەپێ و نەخۆشیەکانی هەیەی بەپێی ئەوەی کە ئەو کەسە ئایا پێشتر چی چارەسەرێکی بەکارێنەوە قورحی مەعیدەی هەیە یاخود نەخۆشی گورچی لێ هەیە نەخۆشی زەختی هەیە هەر کەسێک لە کەسێکی تر ناچێت بۆیە هەر کەسێک پێویستی بە خۆ دابەزان بوو ئەبێ لەژێر سەرپەرشتی پزیشکێکی پسپۆر بڕیاری دابەزنی کێش بدەم و یەک تێبینی زۆر گرنگە بەڕاستی ئەوەیە کە ئەو کەسانی کە بیانێ و کێشی لەشیان دابەزن چاوەڕی ئەوە نەکەن کە لە مانگێکە 10 کیلۆ دابەزێن باشترین دابەزانی کێش ئەوەیە کە تۆ لە مانگێکە 2 کیلۆ بۆ 4 کیلۆ دابەزی لە هەفتەیەکە نیو کیلۆ بۆ کیلۆیەک یعنی ئەگەر لە مانگێکە 2 کیلۆ بۆ 4 کیلۆ دابەزی ئەوە زۆر باش نەک تۆ بتوێت لە مانگێکە 10 کیلۆ دابەزی ئەمە هیچ بە هیچ شێوێک تەندروست نییە دوای کەسەکە تووشی مزعافاتەکانی دابەزینی کانزاکان و مزعافاتەکانی دابەزینی لەزەخت و وایلیە کە بە شێوازێکی ناتەندروستی کێشیشی دابەزمونە پێسی چرچلۆچ ئەبێ تووشی قورحی مەعیدە بێت تووشی وشیبوونی گورچی لێ بێ بۆ ئەبێ بە شێوازێکی تەندروست خۆی دابەزێنێ زۆر باشە کاک زۆر ڕەنگە کاتمان زۆر نەمابێ بەڵام پێم خۆش ئاماژەیەک بە سیستەمێکی دیاریکراو بکەین کە ئێستا بەکاردێت بۆ کێش دابەزاندن و گرنگێکی زۆری پێدەترێ خەڵک بەتایبەتی لە کوردستان زۆر احتیمامی پێدەن ئەوش بریتە لە سیستەمی کیتۆ دایت بۆ دابەزاندنی کێش ئەگەر بە کورتی باسی بکەین ئەم سیستەمە چییە و پشت بە چیە بەستێ لە ڕووی زانستیەوە پەسەندکراوە یاخودنا سوود و زیانی چێ بەگشتی سیستەمی کیتۆ ئەوەیە کە بە کورتیەکەی کەسەکە پشت دەبەستێ بە دوورکەوتنەوە لە کاربۆهیدرێت بە هەموو بابەتەکانی برنج و نان و شیرینی و میوە زۆر شیرینەکان ئەو شتانە ناخوا لە جیاتی ئەوە پشت دەبەستێ بە چەوری زۆر و پرۆتینی مام ناوەند یعنی واتە نەخۆشەکە کەسەکە زیاتر گۆشت ئەخوا دووگ ئەخوا چەوری حیوان ئەخوا پرۆتینەکان ئەخوا بۆ ئەوەی کە نەخۆشەکە کەسەکە هەست بە تێری بکە وزەیەکی زیاتر بەدەست بێنێ و بدورکەوێتەوە لە کاربۆهیدرات و بابەتەکانی ئەم سیستەمی کیتۆیە بەڕاستی سیستەمێکە خەڵک زۆر ئیسفادە لێ کردووە شتێکی ئەمەلیە بەڵام هەندێک تێبینی هەیە لەسەر سیستەمی کیتۆ ئەمێ ئاماژەی پێ کاک زۆر پێشەوەی تێبینیەکان باز پێم خۆشە ئەو ڕوونکردنەوە بدەین ئایا لە ڕووی زانستیەوە بنچینە زانستیەکەی وەکەڵی پاتۆفیسیۆلۆژی و لە ڕووی فیزیۆلۆژیەوە ئەم سیستەمی کیتۆیە چۆن پشتە بەسێ بە چەوری و چۆن چەوری ئەتوێنێتەوە بەڵێ ئێمە خۆی لە شا زیاتر پشتە بەسین بە شەکر بۆ بەدەستێنانی وزە یعنی ئەو شەکرێکە لە جەستەمانێ وەکو بەنزینە بۆ سیارە بەڵام لە سیستەمی کیتۆ لە جیاتی پشت بەبەستین بە شەکر پشت دەبەستین بە کیتۆن کە مادەیەکە لە چەوریەوە کە ئەگۆڕێ ئەبێ بە کیتۆن ئەم کیتۆنە کە لە چەوری پرۆتینەوە ئەگۆڕێ خانەکانی لەش زیاتر پشت دەبەستن بەو کیتۆنە بۆیە سیستەمی کیتۆش لەوە هاتوو بەڵام جاری وهەیە ئەو کەسانی کە پەیڕەوی سیستەمی کیتۆ ئەکەن جاری وهەیە زیانیان زیاتر پێگا لەوەی لەکە سوودیان پێ بکە ئەو کەسانی کە سوود لە کیتۆ ئەبینن ئەو کەسانن کە شەکری جۆری دوویان هەیە دوو ئەوەیە کە کەسەکە دوای تەمەنی 25 ساڵی تووشی شەکرە بووە قەڵەوە حەب بەکاری هێنێ ئەمە یەک لەو کەسانی کە ئیسفادە لە کیتۆکەن بریتەوە شەکری جۆری دووەم ئەو کەسانی کە زەختیان هەیە ئیسفادە لە کیتۆ ئەکەن ئەو کەسانی کە قەڵەون بە تایبەتی کێشی لەشیان زۆرە ئیسفادە لە کیتۆکەن چونکە کێشی لەشیان دابەزێ وەک باسمان کرد یەکێک لە هۆکارە گرنگەکانی قەڵەوی بریتە لە کاربۆهیدرات و شەکر و برنج چونکە ئەمانیش ئەمە ناخۆن کێشی لەشیان دابەزێ ئەو کەسانی کە سەرعیان هەیە گەشتیان هەیە چونکە خۆی لە خۆیان کاتی خۆی لە ساڵی 1930 یەکەم جار کە کیتۆ دانرا زیاتر بۆ سەرع دانرا بۆ پەرکەم بۆ گەشتکە دانرا واتە سەرەتا بۆ دابەزاندنی کێش نەبووە سەرەتا بۆ دابەزاندنی کێش نەبوو ئەسڵان بۆ پەرکەم بوو ئێستاش لەگەڵ بێت بۆ زۆر بە نەخۆشیە دەرونیەکان و نەخۆشیە مێشکەکان ئیسفادی هەیە وەکو پەرکەم وەکو نەخۆشی ئەلزایمەر وەکو نەخۆشی پارکینسۆن
وەکو نەخۆشی شەقیقان چکە بیرمان نەچێت یەک لە هۆکارەکانی شەقیقە بریتێ لە شیرینی و کاربۆهیدرێت و نەستەلە و بابەتەکانی بەڵام ئەو کەسانی کە یەکەم ئەو کەسانی کە شەکری جۆری یەکیان هەیە دەرزی ئەنسۆلین نەخۆیان ئەدەن بە هیچ شێوەیەک نابێت کیتۆ بکەن چونکە ئەوان کاربۆهیدرات ناخۆن ئێکە دەرزی ئەنسۆلیش لەخۆی بە کاربۆهیدرات نەخوا شەکرەکەی زۆر داوازی خۆشمان ئەزانی دابازینی شەکرە مەترسی زۆر زیاتر لە بەرزبوونەوەکەی دوهەمینە مەتابەتی لە جۆری یەکە چکە بە دەرزی ئەنسۆلین بەکارێنن ئەو کەسانی کە چەوریان بەرزە زۆر کەس بە خەڵەت تێگەیشتەوە بە هەڵەت تێگەیشت و ئازانن کیتۆ بە دابازانی چەوریە نەخێر کیتۆ چەوری بەرز دەکاتەوە ئێمە ڕۆژانە نەخۆش ئەبینین کە سیستەمی کیتۆ پێرەوەکان سیرەکان چەوریەکان فریوە چەوری سەرجگەریان 560 چەوری کۆلیسترۆلەکان 230 ئەو حاڵەتانە چەوریەکان کە بەرز بێتەوە بە کیتۆ ئەوەی تر بەرز دەبێتەوە چکە شتێکی منتەقیە کە تۆ چەوری ئەخۆی چەوری بەرز دەبێتەوە ئەو کەسانی کە بەتەمان سیستەمی کیتۆ بکەن پێش ئەوەی کە دەست بە سیستەمی کیتۆ بکەن ئەبێ فحسی چەوری بکەن ئەبێ فحسی یوریک ئەسید بکەن یوریک ئەسید فحسێکە کە پەیوەندی بە پێوترێ فحسی دائالملوک چونکە ئەو کەسانی کە کیتۆ ئەکەن چەوری زۆرە خۆن گۆشت زۆرە خۆن یوریک ئەسیدەکان بەرز دەبێتەوە ئەو کەسانی کە کیتۆ ئەکەن ئەبێ فحسی گورچیلە بکەن چونکە بە هەمان شێوە لەوانەیە گورچینیان سز بێتەوە بۆیە ئەو کەسانی کە چەوریان بەرزە ئەو کەسانی کە شەکری جۆری یەکیان هەیە ئەو کەسانی کە ئەوان ئافرەتانی سکپڕ یاخود ئافرەتانی شیردەر بە هیچ شێوەیەک نابێت کیتۆ بکەن چونکە ئەمانە زیانی هەیە بۆ تەندروستیان لەوانەیە چەوریەکانە زۆر بەرز بێتەوە لەوانێت دائالملوکەکان زۆر بەرز بێتەوە یان لەوانەیە زیانی تر هەبێ بۆ گورچیلە و بۆ جگەر و بۆ چەوریەکانیان زۆر باشە دکتۆر داهات بە شێوەیەکی گشتی زانیمان کە سیستەمی کیتۆ گرنگە هەم بۆ دابەزاندنی کێش و هەندێ سوودی دیکەی تەندروستی هەیە بەڵام خەڵک زیاتر لە زیانەکانی برسێ بە تایبەت ئێمە کە بەرنامەکە باسمان کرد پێشەوە پۆستم کردووە من هەندی هاوڵاتی کۆمنتیان نووسیوە بەو هیوایی کە وەڵامیان بدرێتەوە بەڵام ڕەنگە کات دەرفەتمان نەدا وەڵامی هەمویان بینەوە بە داوای لێبوردنەوە باز لەوە دەکەن ئایا زیانەکانی چییە بە شێوەیەکی گشتی ئەگونجێ من بەکاری بێن و زیانی لێ بکەم وەکو باسم کرد بە پێی کەسەکە ئەگەر نەخۆشی درێژخان بۆن و نەخۆشێک ئەگەر نەخۆشی چەوری هەبێت ئەگەر کیتۆ بکات چەورێکی ئەوەنەتر بەرزە بێتەوە لەوانی بێتە هۆی ئەوەی کە ئەگەر چەورێکی زۆر بەرز بێت لەوانی بێتە هۆی جیرانی دەمارەکانی دڵ جیرانی دەمارەکانی مێشک لەوانێ بێتە هۆی هەوکردنی پەنکریاس ئەو کەسانی کە کیتۆ ئەکەن لەوانەیە چەوری سەرجگەریان زۆر بەرز بێتەوە لەوانێ بێتە هۆی بەرزبوونی ئەنزیمەکانی جگەر لەوانێ بێتە هۆی لە کارکەوتنی جگەر ئەو کەسانی کە کیتۆ ئەکەن ئەبێ متابعەی چەوری متابعەی فحسی یوریک ئەسیدیان بکەن چونکە لەوانەیە دائالملوکەکان زۆر بەرز بێتەوە ئەگەر دائالملوک زۆر بەرز بێتەوە لەوانێ بێتە هۆی هەوکردنی جونگەکان لەوانێ بێتە هۆی سزبوونی گورچیلە لەوانێ بێتە هۆی تۆپەڵی چەوری لەژێر پێست کە پێوترێ تۆفە شێزگاوت ئەو کەسانی کە کیتۆ ئەکەن ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە یاخود قەستەڕیان بۆ کراوە نابێت بە هیچ شێوەیەکی کیتۆ بکەن چونکە چەوریەکانی لەوانەیە ئەوەنە بەرز بێتەوە کە بێتە هۆی جیرانی دەمارەکانی دڵیان بۆیە ئەوکو باسمان کرد کیتۆ چەندێک قازانجی هەیە لەوانەیە زۆر جار هەیە زیانی هەبێ بۆیە وەک چۆن کەسێک نەخۆشی شەکری هەیە و علاجی شەکرە بەکارێنێ ئەبێ هەر کەسە و لە کەسێکی تر ناچێت بێ لەژێر سەرپەرشتی دکتۆرە بێ بە هەمان شێوە کیتۆش ئەبێ لەژێر سەرپەرشتی دکتۆرە بێت چونکە هەندێک کەسێک بە هیچ شێوەیەک نابێت کیتۆ بکەن ئەو کەسانەی کە پێشتر هەر موشکلەیەکیانە بۆ کێشەیەکی جگەر یاخود گورچیلە یاخود چەوریەکان یاخود نەخۆشی دڵ یاخود شەکری جۆری یەک یاخود نەخۆشی دائالملوک یان ئەوانەی ئافرەتانی سکپڕ یان ئافرەتانی ئەوانەی کە شیر ئەدەن بە هیچ شێوەیەک نابێت کیتۆ بکەن و بۆ مناڵانی خوار تەمەنی 5 ساڵیش بەڕاستی گونجاو نیە چونکە ئەوانیش پێویستیان بە هەموو پێکاتە خواراچەکانە پێویستیان بە میوەکانە کە لە کیتۆیان زۆربەی میوەکان نابێت بخورێ پێویستیان بە شیر و ماستە کە لە کیتۆیان نابێت شیر و ماست بخورێ پێویستیان بە بۆ نمونە برنج و نان و بابەتەکانی نیشتاستەیە کە لە کیتۆیە نابێت بخورێ لەو حاڵەتانە ئەبێ کەسەکە واز لە کیتۆ بێنێ سیستەمێکی خۆراکیتر پەیڕۆ بکە کە بتوانێت کێشیلەشی پێدابەزێنێ زۆر باشە بەڕێز دکتۆر داهات جەمال حەوێزی پزیشکی پسپۆڕی هەناوی زۆر سپاس بە ئامادەبوونت زۆر سپاس باش خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کە تایبەت بوو بە قەڵەوی و باسکردنێک لە ڕێگا زانستیەکانی دابەزاندنی کێش و هەروەها سیستەمی کیتۆ کۆتایی پێهات تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ